تەلەفۆنش دووهان خانی بکەم ئەو مسودەیە بدێ منم تەواوکەم بکاتە کتاب. ئەلۆ ئەلو بەڵێ کاکامەران باشە خان خۆش بیسپاس هەتا ژوورەکەی منوەرە باشە وڵی ڕاستی من بیرم چوو پێت بڵێم بەس دەرچووم لە بۆ چێ دەرچووی وڵا دەرچوومە دەرەوەی دەوام کورە بابا توما هاتێتە دەرچی ڕاستە وڵا درەنگ هاتم بەڵام پەیوەندیان پێوە کردم کێشەیەکمان هەبوو بۆیە ڕۆشتمەوە ێ باشە لۆ دەڕۆی بێپرست هەدی خۆم ئەلێرە ڕۆبۆت نیمە دەم مدیر نیمە ڕاستەکەی وڵا بەڵام وەکو وتم حاڵەتێکی خێرا بوو ئەبوایە بڕۆشتمایە حالەتی خێرای چ ئەدەت نای بمبری ئەدەم ئەلێرە چما دەم مدیر نیمە هەر عەلەقەم پرسەکەم پێ بکە وڵی ڕاستەکەی بەڵام چی بکەم واچنە ماڵەوە لە مێردەکەم ئەدەن دەزانین چیا باش جێ بگرە ئەوە دوایین قسەی منە ئەمن حاقم لە مشکلەی تو نییە تو چ مشکلەت هەیە مشکلە لەگە چێ و چ دەکەی و چ ناکەی گرنگەوەی لە سبەینی ڕا نێو ئەو شەریکی چاوم بە چاور نەکەوتەوە دەزانن زۆر عیبان گواتینە سەرماری من کورتخوا عیب نییە لە بۆ 50 وەرەقی بێنە سەرمارم لۆمە عیبەیان لۆ تۆ عیبە کورە عیب ناکەی شەرم ناکەی کورەمە جێنەما لە دوو تو نەگەڕی ئەوە لەو تەلەفۆنی جواب نادەوە تەلەفۆن چەند لە مێژە 50 وەرەقەت لەمە وەرگرتیە بە ناوی مەعمەلەی هەتا ئێستاکە یەک فستیشمان بە چاوی نەکەیتەوە ئیبراهیم وڵڵاهی لە بۆ عیبە ئەمە چەند زار پارەم دایتەنگوڵ و معاملە ئێستا ئەو پارەتان لەکنمە یعنی خەریکە حاو شەرەفم بن لە هەموو جێیەکی باستان کردیە کورە خۆ دەوێ قەرداریشمان کاتەوە کورە ئەمە چوینەکەن خەزورت گوتی چی لێ دەکەن لێ بکەن ئێستا ئەمەش حوڕی ئەرە وەڵڵاهی نییە فلس فلزێ وەردەگرینەوە وە دەزانی هەوەنتەیە هەر ئەوە مابوو دەی لۆشناشم کوژن کورە کاکە خێرتان دەگات یار مەجالەکەم دەنێ دەتان دەمەوە خۆ غارم نەدایە ئەو لۆ جەناب پارەی قوزەڕ قورتە تێ بخۆیەوە لۆ جەناب پارەی مەد نییە بدێ سەلام عەلەیکم سلام بەخێر بی من خێزانی هۆگرم خێزانی هۆگری خوشکم چەند لە ڕاوەستە ئەمە چەند لە مێژە پارەمان دایتە ئەو زەلامەی خۆی لەمە لاکاتە ساحێب دوای باستێک هەن ئەوە هیچ نییە بینی خۆمان دوای چ باز دەکەی بۆنە بۆن قوزەڕ قورتی لێ دێتن هۆگر تەواو پارەکە چەنە 50 وەرەقەیە هەن چ دەکەی چێوە دەچی خوشکم من بە هیچ وەرەقە ئاڵتونم هەیە ئەتان دەمێ بیبن بیفرۆشن واز لە هۆگر بێنم ئەوەی کاکەم بخۆم دەتان دەمەوە تەواو لێی گەڕێ بڕۆ بینە بڕۆ هەیە کورە وڵڵاهی زۆر عیبە لە بۆم قەت نەمزانی سێمەکە ئەمە شەڕ ڕۆژە دوو تو دەگەڕێن هەتا ماری تومانیتەوە بە ئاسانی بە تەمای بچینە دەرێ وەستەکەشی تایە ئەمابزانە ئەتو لە زێ ڕۆژتی وا دەزانی فترێک بلەک میلیاری شت دەکە بزان تاوە ڕقم لەسەرە کاکە وەستەکەشی لەگەڵایە تەواو بۆ زێرە باشە مشکلە نییە ئەمە ئەوی دەبینە بازارێ ئەگە چل وەرەقەشی کرد قسەی ناکەین مشکلە نییە بەس وەڵڵاهی یەک وەرەقە کەمتر بی دەینەوەیەکانە ئەو وەرەقەش لێ وەردەگرینەوە هەتا دەگەینەوە حەق خۆمان با بڕۆین با بڕۆ خواحافیز خواحافیز هۆگر لەوەتی وازە لەو دوکانە هێ ناوەزانی ژیانمان تێک چووە شەوان ناخەویت بە ڕۆژا سەرخۆشیت فەرموو یە قەرزی ژاتە سەری بۆ من نەمزانیەوە کە تۆ قەرزاریت ها بۆچی شتی ژیانی خۆت لە من ئەشاریتەوە ئەو هۆکارم پێ بڵێ خراپم بۆت خۆشم ناوێت بە هەموو شەوەیە لەگەڵتانین لە باش شتێکی تریژەیە پێت بڵم لە شەریکە دەرکرام لەبەر لەبەرەوەی داوامم مەزبوط نییە لەبەرەوەی کە باوکم تەلەفۆنی کردوتی ئەو پیاوانە هاتوونەتە سەر ماڵتان بەپە لە هاتمەوە ئەمە ژەر هۆکارەکەی هەتاکەی واکەیت بۆ نایی بچینە دکتۆرێک تۆ تووشی نەخۆشی نەفسی بوویت باشە هەیان دەچینە دکتۆر هەیان بەڕاستێت و لە بۆت سەلماندم کاتو باشترین کەسی ناوژیانی منی کاتو هەموو کەسی منی کاتو ئەمت بەبێ مەستەحەت دەوێت
کەو خۆشەویستی توم نەبیە من چ بکەم؟ هۆگر تەنها یەک تکام لێت هەیە بۆ وات لێ هاتووە ئەو سەبەبە بە من بڵێ تەنها تکای ئەوەم هەیە بۆ تۆ هەموو شتێکت پێدرم. بە منێڵێت گوێم لێتە بە قوربانە بم هەموم بۆ باسکە بەس بزانم چەند ساڵە بۆ لە منی ئەشاریتەوە گوێم لێتە ئەو مۆزوع زۆر دوور و درێژە.